ئێمە میوانداری هەر یەک لە بەڕێزان کەیفی خۆشنا و کەوتەبێژی بازاری دراوی هەولێرە کردومانە و هەروەها بەڕێز شوان محەممەدیش بەڕێزیان ئاڵوگۆڕ کاری دراون لە سلێمانیەوە لەگەڵمانە. سەرەتا لەگەڵ کاک کەیفی قساکەم. کاک کەیفی سڵاو لەبێت، ئەمڕۆ تمەن بە چەنە؟ هیچ گۆڕانکاریەک ڕوویە؟ سڵاو لە جەنابیشتان، ئەوڕۆ تمەن بە حواڵە بە 17 ملیۆن و 850 لە هەولێر، بەڵام لەوانەیە لە سلێمانی تۆزێک هەرزانتر بێتن، لەوانەیە لەوێ بە دەوری 18 ملیۆنێک بێت، چکە دایم ئەو سعرانە لە سلێمانی دەرەچن بۆ هەولێریش، بە نەغدەکەش تقریبان بە نیشتی 14 ملیۆنێک معاملی پێوە دەکرێت. هیچ گۆڕانکاریەک ڕوویە لەگەڵ چەند ڕۆژێک پێش ئێستاە؟ چونکە ئەمڕۆ بۆرسە کرایەوە، یعنی جیاوازیەکە دەرەکەوێت لەگەڵ دوێنێ و پێرەیە؟ بەڵێ لەوانەیە 200 بۆ 300 هزار تومانێک فەرق و جوایازی هەبیتن، چکە ینی لەو دوێنێ و پێرێ خەڵک لە دڵە ڕاوچێ دابوو، دەترسا دیسان جارش کە ئەمریکا لە ئێران بداتەوە تۆزێک تومان دابەزیوە، بەڵام کە ترامپ ئەو لێدوانێ دەگوت ئێمە ڕاماگر شەرمان ڕاگر لەبەرەوەی سعودیا و ئیمارات و ئەوانە تەکلیفیان لە ئەمریکا کردووە، لەوانەیە هەر لەبەرەوەی تەکلیفیان لێکردبیتن لەبەر ئەو عەجازانێک کە چوونە سعودیا. بەڕاستی ئەمن هەر بۆ شوێنێ بۆ ئەو شپەی بۆ دەچم لەبەر ئەوەی ئەو عەجازانە تووشی کارەسات دەبن، لەوانەیە سپێن ئەگەر ئەمریکا لە ئێران داتن، لەوانەیە ئەوش دەست خۆی بشۆین لە سعودیا داتن یا لە ئیمارات یان لە قەتەر داتن، لەبەرەوەی ئەوانش دەست پێشخەریان کردو، گوتیان داوایان لە ئەمریکای کردووە ئەو شەڕە بۆ ماوەی کورد ڕاگرە، بۆ ماوەی لەوانەیە هەتا پاشی جێژنەش لەوانەیە ڕاوست تا عەجازەکانیش دەگەڕێنەوە. کەواتە ئەوە بوو کە نەیهێش زۆر گۆڕانکاریەکە دروستکا و بازارەکە بشڵەژێنە. باشە کاک شوان، سڵاو لە تۆش. ئەمڕۆ دۆخەکە لە ناو بازارەکەی سلێمانیە چۆن بوو لەسەر تومەن؟ هیچ گۆڕانکاریەک ڕوویدا؟ کاک شوان، ئەگەر هاوکارانم تاو تا کاک شوان ئامادە بێت لەگەڵ کاک کەیفی گفتوگۆکەم بەردەوامی پێم. کاک کەیفی، باشە هۆکارەکەی چییە کە بەردەوام بەهای تومەن لە هەرێمی کوردستان لە ناو بازارەکانی هەرێمی کوردستانە نرخەکەی جیاوازی هەیە لەگەڵ تارانە؟ ئەوە لەبەر چییە؟ بۆچی؟ ینی تا ئێستاش هەر وایە؟ بەڵێ تا ئێستا شەر وایە، چکە با خۆمان یان تەماشا دەکەین، ینی تومەنی زۆر یەکجار زۆر هاتە هەرێمی کوردستان، خەڵکانێکێ لە 3 ملیۆن تومەنەوە دەستی پێ کردو، هەر کڕیوێتی هەر دایناوە گوتی بەشکەم تومەن تۆزێک بەرز بیتەوە، لە 6 ملیۆن و لە 7 ملیۆن و تا 10 ملیۆن تا نیشتی 15 ملیۆنیش خەڵک هەر کڕیوێتی. بەڕاستی خەڵک هەر چاوەڕوان بوو تومەن تۆزێک بەرز بیتەوە، کەچی ڕۆژ بە ڕۆژ تومەن ڕووی لە دابەزین کردووە. خەڵک ئێستا لە دڵ ڕاوچێدایە، بەڕاستی ناوێری جارێک توجارەت و بازرگانی لەگە ئێران بکات، دەترسێ نازانی مەسیری ئێران بەرەو کوێ دەڕواتن. ئەوجە لەبەر ئەوەی خەڵکانێک لە دڵ ڕاوچێدایە تومەن وەکو پاری سووری، چۆن پاری سووری تا 600-700 هزار دیناریان برد ملیۆنی، ئێستا نێشتی بە 100 هزاری و بە 110 هزار و 105 وانەیە. بەڕاستی خەڵکێکی زۆر یەکجار زۆر خۆی تووشی زەرمەندی زۆر کرد لە تومەنی شەرەوە، خەڵکێکی زۆر ئیفلاسی هینا، خەڵکێکی زۆر تووشی زەرمەند بۆ، خەڵکێکی زۆر تومەنی داناوە لە ماڵەوە. جە لەبەرەوەی خەڵکێک ئەوەی پێویستی بە تومەن نەبیتن، بازرگانی لەگە ئێران نەبیتن، کەلوپەری نەخری بیتن، باخۆ لە تومەن نەدات، چکە بەڕاستی نازانی مەسیری ئێران باشەوانی کە ئەمڕۆ مامەڵەی پێواکەن کێ بوون؟ کاک کەیفی، هەر خەڵکێکی ئاسایی یعنی بەردەوامە لە مامەڵەکردن بە تومەنەوەیان کی دیکەیە مامەڵەی پێواکە؟ بەڵێ هەر خەڵکی ئاساییە دەوێتن تومەنی تۆزێک بە هەرزان بکری دەسپێنێ بە پاشی 2 ڕۆژ کە تۆزێک ئەگەر ئیخبارش خۆشەبی بەگران بکردنەوە تۆزێک قازانجی لێ بکاتن. خەڵکانش شەیە لەوانەیە کەلوپەلی تۆزێک لە ئێران کڕیبی یا خۆت هەندێک شتی کەلوپەلی کڕیبیتن خەرداری تومەنی بیتن، بۆی حواڵە دەکاتەوە لە باتی پێشان بە 15 کرێ ئێستا بە 18 ملیۆن وانە دەکریتن، بۆی تەعوی دەکا هەم قازانجی لە تومەنەکەش هەیە، هەم قازانجی لە کەلوپەلەکەش هەیە. باشە کاک شوان، ئەگەر ئێستا گوێت لێمان بێ، ئەمڕۆ بازارەکە چۆن بوو لە سلێمانی؟ مامەڵەکردن جیاوازی هەبوو لەگەڵ چەند ڕۆژێک پێش ئێستا؟ کاک شوان گوێت لە منە؟ بەداخەوە تا ئێستا هاوکارانم نەیانتوانیوە دەنگی من بگەێن کاک شوان میوانەکە، بۆ هیوام کە زووتر بتوانم قسەی لەگەڵا بکەم. کاک کەیفی،
خەڵکێکی زۆر هەیە هەر چەند جار تۆ خۆت لێرەوە قسەت کردووە ئێمە پێمانوتون وەکو میدیا تکایە مامەڵە بە لیرەی سووری و تمەنی ئێرانیەوە مەکەن چونکە نەجێی سیقەیە نا ئەوە نە دراوێکی بە بەهاو تۆکمەیە کە بتوانێت خۆی ڕاگرێ قازانجی لە دواکەی تا ئێستا هیچ کەسە بۆ قازانج بکالێت بۆ نمونە لە تمەنی ئێرانیە وڵی تا ئێستا نەمزانیوە مەگەر ئەو کابرایی حواڵی دەکاتن ینی یەکسەر ینی ئەگە پارەکەی وەگر یەکسەر بۆی تەحویل کاتن لەوێ بکڕیتەوە 100 تومانێک بۆ 200 تومانێک قازانج بکاتن نەکۆ ئەوەی تومانی کردووە بۆ دانان و بۆەوەی هەڵی گرێتن قازانجی لێ بکە هەموو کەسێک بەشی زۆری ئیفرازیانەوە خەڵکانێکەیە لێرانە نادۆ لە فرۆشە خاوەنی ملیۆن دلار بوون ئێستا لانێ 50 دەفتەرش قەدار بوون و 100 دەفتەرش قەدار بوون ینی بە ملیۆن دلارش قەدار بوون و لە باتیەوەی تازانج بکەن زەریشیان کردووە یاجام ڕێنمایان بۆ خەڵکانەی هیوادارمە و خەڵکە تا ینی ڕووناچێکی لێ دیار نەبێتن خەڵک با تومانی نەکری بەڕاستی تومان چکە ڕۆژانە حکومەتی ئێران ینی دەوڵەتی ئێران ڕۆژانە تومانی خۆی لێ دات وەکو جەریدە چۆن ڕۆژانە تو جەریدەکی دادنی دەخینیەوە ئەو بەوەی ئاسانتریشە لەوانەیە ینی ئێستا تومان 100 ملیۆنی دەرچووە 500 هزاری دەرچووە تا ئێستا هەر 50 هزاری هەبوو ئێستا 500 هزاری و ملیۆنی دەرچووە چەند قەبارەی گەورەتر بی زیاتر بەهای ئەو دراوەی ئەو دەوڵەتەی ڕوو لە دابەزین ئەو جیاوازیت چیە لە بینی کاش و حواڵەیە چونکە لە کاتێکە بە کاشیش تومەنێت پێ و مامەڵی پێوەکەی لەگەڵ حواڵەکە ئەویش فەرقی هەیە بەڵێ تقریبا نێشتی 4 ملیۆن تومان فەرقی هەیە بەڕاستی چکە ئەتو تەمەشا دەکەی چۆن 4 ملیۆن تومان فەرقی هەیە بۆ نمونە گەر مامەڵەیەک بە چەند بکرێەوە 4 ملیۆن تومان فەرقی هەیە گەر کاش بێیان حواڵە بێت ینی ئێستا حواڵە ئەگەر بە 18 ملیۆن بیتنەوە بە 4 ملیۆنە ینی تقریبا نێشتی 8 ملیۆن فەرقی هەیە ینی حواڵەکە هەرزانترە ینی حواڵەکە بە 18 ملیۆنی بیتن ئەو بە 4 ملیۆنە چکات تو ئەگەر بتەوێ باە دەفتەرێک تومەنی ببەی لەوانەیە فەردەشی دەبی لە خۆ هەردەی بەڵام ئەگەر بتەوێ ڕقم حسابتە بیتن بۆ دەسەر سەر ڕقم حسابی ئایا ئەو ڕقم حسابە لە نەخۆتە کارتە بە ئاسانی دەتوانی سەرفی بکەی و زۆر ئاسانترە بەڵام تومەنەکە ینی تووشی زەرمەندی زۆر دەبێت و فەردەشی لە خۆ هەردەی زۆر تووشی دڵڕاوچێش دەبی کەس ینی دەترسی لە خۆت بەیانەت بە شوێنێکی بازرگانیدا بڕۆی فەردەك تومەند پێبیتن بەڵام ئەگەر حواڵەکە ئاسانترە و بازرگانان زیاتر بە حواڵە مامەڵەکانیانەکەن یان بە کاش بەڵێ بە زیاتر بە حواڵە چکە حواڵە هەم قازانجیان هە بە 18 ملیۆن بکرد باشترین نەکو بە 4 ملیۆن بکڕن بەڵام خەڵکانێکی شارزانیە دەچیتە دکتۆر بۆ دکتۆر دەچی بۆ ینی بۆ سەفرۆشتۆ دەچی هەندێک تومەنی باە وەرەقەک دو وەرەقە سێ وەرەقە تومەنی لەگەڵ خۆی دەباتەوە ینی بە 4 ملیۆنەوەنە لای خۆیتی بەڵام ئەگەر ڕقم حسابی هەبیتن ئەوش دەتوانی بە ڕقم حسابی باید سەر کاتەکەی ڕقم حسابی هەردەمای چۆر ئێران ڕقم حسابی هەبیتن لەویش بۆی سەرف دەبیت دوکاندارەکانی ئێران هەموو ڕقم حسابیان هەیە کاتیان هەیە چۆن ینی وەکو ئەوروپا وەکو هەر شوێنێککە ڕقم حسابیان ڕقمەکەی لێت دەی ئەوەندە پادەستی سەر ڕقم حسابی دروستە باشە کاکەیفی ئەمڕۆ کە بۆرسا کرایەوە گۆڕانکاریکی زۆر گەورە دروست نەبوو نە لە ئێران نە لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیشە بەڵام لەگەڵەوەشە مامەڵەکردن چۆن بوو خەڵک مامەڵەی زۆر کریان هەر بە ترسەوە حەزەریانەکردیان خەڵک دەترسێ لە دڵە ڕاوچیدای بەڕاستی خەڵکێک نازانی مەسیری ئێران بەرەو کوێ دەڕواتن ئەوجە لەبەرەوەی ناتوانن ینی بەهۆی ئەو دۆخی کە ئێران ئێستاتایەتی هیچ لەو مامەڵایەنی خەڵک کەم بۆتەوە بەراورد بە پێشووتر ینی کەم بێتەوە ینی بازرگانی کەم بووێتەوە بێجگە لە هەر بازرگانی سا کۆمەڵی خەڵکەیە بازرگانیش نییە بەس مامەڵە بەتومەنەوەکە بۆ شتێ قازانج ئەمە پێش ئەم دۆخی کە بەسەر ئێران نابێت پێشەوەی کە بێتە ناو ئەو جەنگەوە زیاتر بوو کەمتر بوو لەگەڵ ئێستایا جیاوازی هەیە یان نا بەخۆی هەموو کاتێک ینی خەڵکانێک ئەوەی تومەنی هەیە معاملی تومەن دەکاتن تەمەشای ینی بۆرسەکانی ئێران و سلێمانی ئەوان دەکاتن چکە بەڕاستی ئەو بۆرسەی لایەن لە سلێمانی زیاتر دەردەچیتن لە ئێرانیش یان یەگە تۆزێک تون بیتۆ لە سلێمانی و لە هەولێروانش تۆزێک تون دەبیتەوە بەڵام بەشی زۆری ینی ئەو ڕقەمانی لە سلێمانی دەدەچن ینی وەکو بڵێ ینی سلێمانی بۆرسەکی نێودەوڵەتی ئێرانە بەڕاستی ینی بڵێ نەرین ینی هەموو ڕقەمەکان لە ئێران دەدەچین بۆ ینی بۆ حواڵەی تومەن و بۆ
کڕین و فرۆشتنی نەغدی ئەوانە ئەو زەدەبەرەوەی خەڵکانێک هەیە تومانی زۆرە لەوانەیە خەڵکانێک هەیە ئێستا تومانی بە 15 میلیۆن کڕیوە نەغدی ئێستا دێتن بە 4 میلیۆن شتێکی قازانجە میلیۆنێکی قازانجە باە دەفتەرێک دوو دەفتەری کردووە 4 وەرەقەی قازانجە لەوانەیە خەڵکانێک ئەو معاملەی بکە خەڵکان شێ تووشی زەرمەند بووە ینی بێ لە ئەوەش ینی ئەو خەڵکانەی لە ئێران توجارەتی گەورەنە ئەوانش حسابی خۆیان جارێک ڕاگرت و مەسیریان دیار نییە لەوانەیە ئەوانش تومانیان بەگران لەسەر ناتوان بە زەرم فرۆشن و یاخود توجارەتیان کردووە کەلوپەریان کڕیوە ئەشیان کڕیوە بە 4 میلیۆن و 13 میلیۆن ستا بیفرۆشنەوە لای توش زەرمەندی گەورە بنەوجە لەبەرەوەی ئەوانش هەم ئیش خۆیان ڕاگرت و هەم بازرگانەکانی ئێرەش ئێستا وەکو پێشان کەلوپەر لە ئێران کەپتر دەکڕن. باش بەڕێز کەیفی خۆشناو وتەبێژی بازاری دراوی هەولێر لەگەڵمان سپاس بۆ ئێوە بەداخەوە کە نەمانتوانین لەگەڵ کاک شوان محەممەدیش لە بازاری سلێمانیەوە قسە بکەین بەڵام بەکوی گشتی ئەوەی کە دەگوزارێت لە بازارەکانی هەرێمی کوردستانە لەسەر دراوی ئێرانی ئەوەیە تکای ئاگادار بن مامەڵەکانتان زۆر سنووردار بێ و پێویست بێت نەک بۆ ئەوەی کە قازانج بکەی بۆ 200-300 دۆلارێک ڕیسکێکی زۆر بە پارێکی زۆر زۆرەوە بکەی چونکە جێ سیقە نییە نە تومەنی ئێرانی نە لیرەی تورکی و لیرەی سووریش.